ئێوە بۆ مای دوو هەفتەی لێرە کۆبوونەوە پێمان ئەوەیە حکوومەت داواکارەکانمان جێبەجێ بکات چکە ئێمە واز ناهێنین لە خۆپێشاندان ئەوە حکوومەت دڵنیاکەینەوە بەردەوامە بین لە خۆپێشاندان و داواکەین هیچ پەرلەمانتارێک نەنێرێتە ناو خۆپێشاندانەکان تاوکو بڵێ ئێمە پشتگیری لە خوێندکارانەکەین چکە ئەگەر هەچ پەرلەمانتارێک لە هەچ حیزبێکەوە بێتە ناو خوێندکارانەوە ئێمە دەریەکەین. وەکو ڕۆژەکانی تر و بۆ درێژەدان بە پەیامەکانی ڕۆژانی پێشمان ڕۆژ کۆبوونێتەوە بە مەبەستی داواکردنی سەرەکی ترین مافمان کە بریتیە لە دەرماڵە ئەوەی کە حکوومەت بۆمان دابین کات بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی جدیمان نەدراوەتەوە بەڵام تاوەکو ئەو کاتی جوابی ڕسمیان دەبێت ئێمە ئینشاءالله بەردەوام دەبین لێرە. داواکەی شەکەرگانەوە سەرجادا ئەو ئاسن ساردە نەکوێتەوە هەمووتان ڕۆشنەوە ئەکەوێتان